ساڵی 95 هەڵەنە مانجی 6 بوو لە ئۆردوگای کۆنی زۆرم لێ ینی بەعس کە دروستی کرد بوو ئۆردوگای جیزی دەزاب خەبات کە وەرگۆسە کەلک موچەی ئێمە کە لە ژێرکەت بوونە ژێر دەسەڵاتی پارتی نیوەی موچەی دەڤەری بادینان بوو ئەو بەری سێ بوو هەتا کەلک نیو معاشیان دەداینێ ئەوانی تر معاشی تەواویان دەدرایە دەبڵ تر ڕۆژێک هەندێک مامۆستا داوایان کرد یعنی ئەمە لە قیادە نەبوو با خۆمان نەکەینە قیادە بەس کادی مامۆستایەکی ئاکتیڤ بووم لەو بارەدا لەگەڵیان واژومان کۆ کردەوە ئیمزامان کرد داوامان کرد کە ئەگەر لە ژێر دەسەڵاتی پارتین بە هەمومان موچەکانمان وەکو یەک بیتن سێ مامۆستا ئەستا من ناوەکانیان دەم کاک مامۆستا سەبا یاسین کە کات مامۆستا ئینگلیزی بوو مامۆستا هەمزە و مامۆستا کاوە هەرسێکی جیدەزاب بوون چوونە کەلک هەڵەنەبم لەوێ هەوڵیاندا بوو ئیمزا کوکەنەوە ناوچەی پارتی کەلک گرتبوونی 24 سەعات دەستگیری کردنەوە لە شوێن شاویش دەستگیری کرد بکەم ڕێزم و هەر سێ مامۆستا هەیە ڕێ بە هیوان باش بن ئەو کۆمیدیایە حەزب ئەوەندە تەدەخل لە ورد و دروشت بکەوە کەی ئیشویە ئەگەر لە 95 ئەو شتە ڕوویداە بۆیە ئەمن ئەوەوەی بەردەڕەش زۆر پێتێک چوم بەڕاستی چکو خۆمانم بەبیر هاتەوە شوێنە چ نەبوو هانای لۆ ببەی بۆ زانیاریتەن شوێنە چ نەبوو لەو سەردەمدا هانای لۆ ببەی میدیایەک سۆسیال میدیایەک بۆی ئەوەی لە بەردەڕەش وێستا پەیوەندیم بە نەوچەی بەردەڕەش کرد ئەوان نەفی دەکەن من ئەزان مامۆستاکە ناتوان بێنە دەنگ و وەڵامیان بدەنەوە بەڵام بە هیوام ئەگەر لە بۆ من بنێرن بە شمولی چیرۆکەچیە بە دواتچون دەکەم و تەلەفۆنیان بۆ دەکەینەوە کاتێکی خۆش کاک عوسمان چۆنی؟ سەرچاوم باشی؟ باشی برا سەعاتت عەزیزی برەژن لە ناوچەی بەردەڕەش پارتی لەگەڵ منوە نییە؟ بەڵێ برەژن کاک عوسمان ئێوە نۆ مامۆستاتان بڕیاردرا نۆ مامۆستاتان لەسەر بایکۆتی خوێندن فەسڵ کردیە ناوچەی پارتی ئەو بڕیارەی دەرکردیە باشە ئەو ڕاستی ئەو چیرۆکە چییە ینی من شۆک دایگرتم حزب کو دەبی تەدەخل لەو شتانە بکە بۆیە ویستم لە زاری خۆتۆ جەنابەت چی بۆ شۆک بتگرێ بەڵێ فرم جەنابەت بۆ بەرە نەمناسی چی کە شۆرتی گرتووە شۆرتم لەو گرتووە ینی ئەو کۆمیدیایان بە خۆم 95 توش بوومە بەڵام ناو قادر نادرە برا ینی کەی مشکلەی ناوە گرنگ چیرۆکەکەیە ڕاستە یان نا نەخێر هیچی بۆی نییە هیچ تژوان نییە هیچ مامۆستاتان دەرنەکردیە بانگ نەکردی هەڕەشەتان نێکردبی فەسڵتان دەکەین نەخێر ئەمە بانگی هیچ مامۆستاکمان نەکردووە بەجم داوامە داوامەوە کردوانەی بایکۆتیان کردی وتمان چاوتان لەو منالا نەبێ ئەو منالی ئێوەنە برای ئێوەنە فزم و کەسی ئێوەنە حەز دەکەین یعنی ئەو زەرەرە تەنها لەو منالانە دەدەن ئێوە حەز دەکەین یعنی هاوکار بەزەوە ئیشی حزب نییە وایە ناگەر ئەوە شتان کردبیە چەند ئەوە حزب نە ئەی بەڵێ ئەلو کاک عوسمان هذا المعذرة هو تلفون من کاک قادر نادرە خۆ دنیا خرانە بووە بە قوربان بەڵێ کاک عوسمان بە قوربان قادر نادرە خۆ قابلە چییە دەزانم بەسپێژی بەڵێ کاک عوسمان بە قوربان ئەمە گفتوگۆ دەکەین ئەمن بۆ خۆم ساڵی 95 لە جدیدە زاب بووم هەمان فلیمیان لەگە کردینە یعنی مانگرتنمان کرد برێم ئەوەم داوامان کرد بە ئیمزای فەرمی ئەوە واژوو کە موچەی خەڵکی ئەو دەڤەرەی جدیدە زاب و کەلک و ئەوانە یەکسان بکرێ بە بادینان تا ڕێکخراوی پارتی سێ مامۆستامانی گردە شوێنی نەشاویدانە ینی ئەمن ئەو چیرۆکەم دیتیە بۆیە دەڵێم ئێستا خەڵک لە سلێمانی وا مزاهرە دەکا زدی ئێوە تەزامونن لەگە مامۆستایەکانی بەردەڕەش کە هەڕەشەیان لێکرایە کە دەرکراینە تۆ نەفی دەکەی لەسەر ئەوەی
في ناكم ومن دليم راستي كيا چییە؟ مستاني بردرش هيك اوان ما مستاني بردرش ناك بايكوتيك اوان نكردوا دوش اسم زاران نكردوا بلام او جيرشي لوي هدان ويد بكوز نو ولا ايما یعنی بۆ جێرە شێوێ نییە خەڵک داوای موچەی خۆی بکاتۆ جێرە شێوێ نییە یعنی ئێوە بۆ وەکو حزب هەندێک مستەڵعات فرێدەن چۆن جێرەشێنی کا قادر کە وەداواتان دەکەن نەوت ڕادەست بکرێتن موچە بچێتە سەر بەغدا ئەو مزاهرەی لەسەر ئێمە لەسەر پارتی دەکەن لەسەر حکوومەتی پارتی دەکەن بڕۆن لەسەر بەسەوە ماف کاک ئێمەش بینەوە بەدەنجی بەرزت ئەو داواکاریە پێشکەشی بەغدا بکەین وەرن پێکەوە کاگەوان گۆش داوای موچەتان کرد مزاهرەتان کرد لە دهۆچێ 2,000 کەستان لە دهۆچێ پێخر کراوە داوای موچەتان کرد یعنی خەڵکیش حەقەچی ڕەوای خۆیتی داوای موچە بکات لە حکوومەتی هەرێم بڵێ بابە ئەوە 4 مانگە مەسەن داهاتی ناوخۆ هەیە 700,000 ملیۆن دێ ئەمە مەوزوع لەسەر ئەوەی بەغدانیە ئێستا ینی خەڵک حەق خۆی نییە داوای موچە بکاتن مانی گرتیە بایکۆتیان کردیە لە بەردەڕەش نۆ مامۆستانە عەزەکەی ناوی مامۆستاکان لۆ دەخوێنمەوە یعنی حزب بۆ تەدەخل دەکەن ئێمە هەمیشە لە هەموو خەڵکێک وەکو پارتی زیاتر پەرۆشی خەڵکی خۆمانین بەس لە بۆتان نییان گۆ تەدەخل لە ئیشی ئەو شەڕێ ئێمە لە بەغدا و لە هەموو کاتێک لەسەر خەڵکی خۆمان کرد بە بریا ئەوانەی ئێستەکانە لە سولەیمانی بایکۆت دەکەن وانەی دێنە سەر شەقام وەکو ئێمە بایان ئێستەکانە کوردستان دەوڵەت بوو کاک عوسمان بەقوربان پرسیارەکەی مە ڕوونە حزب ئیشی نییە تەدەخل لە ئیشی وەزارەتی پەروەردە بکە کە وەزیرەکار پارتیە وایوانە ئەنگۆ هیچ لە بۆ ئەی چۆن ینی بانجی ئەو مامۆستانتان نەکردی ئەخر جوان نییە ئەو مامۆستانە دوای بڵێن نەخێر ڕاست ناکەن ئەوەی ئەم بزانم بانکتان کردینەوە هەڕەشەشتان لێکردینە والله بس سەری من تێمە بچەتەوە بەڵێ نا ینی چکۆ لێ دوانی فەرمیە بڵاو دەبتەوە پێویست ناکە سەر بخۆین من ئەگە بەلاوکردنەوەش من تەواو من لەسەر قسەی خۆم مسەڕم بانگ یەک مامۆستا نەکرا ئەو مامۆستای هاتیە بلا ڕسمێکی ئێرە بەلاوکەتەوە کە ئێمە بانگمان کردیە یان تەلەفۆنێکمان کردی بێ بۆی بلا تەجی سەوتێکە ئێستەکانە تەکنەلۆجیە زۆر پێشکەوە بلا یەکی ئێمە بەلاوکەتەوە ئەجە خەڵک دەوێری وەتان لەگە بکە لەو منتیقانە گۆ ئەوە دەبینی خەڵک کاچ خۆم بۆ نمونە دوو کۆڕی بەرپرسی مەلبەندی یەک گورتو لەناو ئەو بایکۆتانە ئەوە چێ دامەزراندنێ سنووری پارتی ئەگەر پارتی بە عەدالەت ئیشی نەکردبێ ئەوان دەکەن لە ناوانە بێژی تەعینیش نێ کاک عوسمان ئەتو دەبینی بەس لە دەڤەری سەوز خەڵک دەوێری مانگرتن کە باشە لۆ یعنی قابلە دە مامۆستا نەبی لە دەڤەری هەولێر دهۆک حەزی لێبی مانگرتن کە خۆ پیشاندان بکەن لۆ ناوێرن لۆ نایکەن غێر هەست پێ دەکەن ئێرهابەکەیە دەڤەری زەر دەڤەری ئەوەیە کاکە دەڤەری سیستەماتیکە کاچ خۆم خۆلەوەری کاک عوسمان توخوای قەوز بە قوربان خۆ قابلە لە دەڤەرین گۆ مەعاش نەدرایە موچەخۆر 3 مانگە مەعاشی نەدرای تێ وایانە حەقەچی ڕەوای خۆیتی داوا بکەوە بچووکترین مافە یعنی سیستەم ئەو چ ڕەبتی بە سیستەماتیکێ بە قوربان یعنی پێ دوایە 100 مامۆستا نەبی حەق بێتە سەجادەی نۆ مامۆستا پارەی نەدرایان هەمووی نەدرا کوردستان هەمووی نەدرا نۆ مامۆستا بەتەنیا دەکەن ئەگە دەستێک لە پشتەوە نەبێتن ئەگە بۆ ئەوەی جێرە شێوێنی نەبێتن بۆ تەنها نۆ مامۆستا دەکەن لێرە 1600 ئەوەمان هەیە خۆ ئەوانە بێژمان هەیە کاک عوسمان بە قوربان یعنی هەموو کات یعنی لە سلێمانیش خۆ هەمووی 1000 مامۆستا لە سەجادەیە بەڵام چەند مۆزەفەیە یعنی ئەوە یەک دوو ئەزانم کاگە خەڵک بێزار بە لەو حکوومەتی بە قوربان بێزار بە لەو حکوومەتی 100,000 هاتە سەجادەی حکوومەت تەقەی سەری دێتن حکوومەت باچی پێ نییە بەس یەک شت پێ بڵێم کەی جواز لەو جوملانە دەینێن ئەتو بکە کاچ خۆم ئەتو مافی خۆتە بەس خەڵک مافی خۆیتی ڕەخنەی بگرین بەچیەکی فراوان وەردەگرم بەڵام خەڵکەکەی ئێرە وەڵای شانازی بۆ دەسەڵاتە دەکە بۆ حکوومەتە دەکە بە حکوومەتی خۆی دەزانێ حکوومەت بەتەنیا ڕشتی دەڵێن دەستێک بەتەنێ چەپلە لێ نادرێ ئەگە ئەو خەڵکە هەموو خۆی بە حکوومەت نەزانێ ئەو حکوومەتە لە زۆنی زەر بەو شێوەیە سەرکەوتو نابێتن بەڵام ئێمە هەموو تاکێکی ئەو زۆنە
حکومت بە حکوومەتی خۆی دەزانێت خۆی بە ئاسایش بە پۆلیس دەزانێت. کاک عوسمان ئێستا مەوزوع ئەشکەیە ئێستا ئەمە قسەمانە سەوێت تو دەڵێ ئەوانە جێرە شێوێن بۆ خەڵک جێرە شێوێنە ئەگە بێ بایکۆت بکە داوای موچە بکاتن یعنی کەی واز لەو دروشمانە دێنن کوڕی من زەرمەندی یەکەمە کوڕی تۆ برای منە خوشتی من ئەوانە زەرمەند باشە گوناحیان هەیە بەس کاک عوسمان زانی لەوەتی بە ینی 200 ساڵە بایکۆت هەیە مانگرتن هەیە لە هەموو دنیاە زانی لەو فەڕەنسایی بایکۆت هەیە زانی لەو سویدەی خەڵک چەندین مانگ لێرە ینی لە ڕێی قیتار و شتیوالە نیە خەڵک مانی گرتیە نەدەچۆ دەوام کاکەوە مافە ماف پێویست ناکە ئەتوو بڵێ جێرە شێوێنە تۆ موچە نەدرێت تۆ زگت تێرە کەسمان نەگرت و کەسمان لە زیندان نەنایە خۆ ئێمە تو لەڵێ جێرە شێوێنن بە زینگەکی فەرەوان وەلمان گرتیە یعنی تستان لەگەڵیان کردی تستان لەگەڵنەوە مامۆستای کردیە کە ئەو خەبەرە بڵاو بوویتەوە والله یەک شتش لەگەڵیان نەکرا دەتوانی پەیوەندی بە خۆیانەوە بکەیت کە بزانە چی ئیجراتێک چیان لەگەڵ کرایە دەتوانی پەیوەندیان پێوە بکەیت. کاک عوسمان من باش دەزانم ینی مامۆستا کە لە هەولێر و دهۆگناتە سەجا دەمانەیەوە نییە ئازاری نییە و وەزعی باشە کە نایەتن ئرهابەک هەیە ئەزە من لەگە مامۆستای قسەکەم فەقیری ناوێت ناتوانی قسە لە بۆ من بکە. ئەلۆ بە پەرۆشترە بۆ ئەوەی کێشەی وانەبێژان چارەسەر بکرێتن. ئەبەس بۆتان نییە زای نوقتەیەکێ لێرە ڕێکخرا و ئیشی حزبی خۆی دەکا وەزارەتی پەروەردە هەیە ئەوانە دەتوان لەگەڵیان قسە بکەن ئیشی ڕێکخراوە و حزبەکان واز بێنن ئێوە تدەخل لە ئەلف لۆیای هەموو کارێکی حکوومەت دەکەن وایان نا وەڵاوە بێوجدانیە و گولە بە تاریکیوە دەنێ کاکەم بەخۆم قوربانیم ئەم بەخۆم قوربانیم سێ مامۆستا لە دەڤەری لە جدیدە کەورگۆسک کەلک لە 95 جیران بە قوربان خۆناوی مامۆستاکان پێ بڵێم ڕێکخراو گرتی چ ڕەبتی هەبوو بە ئەوە پارتی وێچێتی حزب تەدەخل لە ئیشی حکوومەت دەکا خۆوە نوێ نییە بە قوربان بە هەر حاڵەت و نەفی دەکەی من ئەوە لەو خەڵک بەجی دێڵم کاک عوسمان بە زیوادارم ئێوە ئیش هەمیشە ئەوە بێ کە دەستی هەموو حیزب و هەموو لایەنێکی بڕیە کە دەدەخۆلی ئیشی حکوومەت بکەن. وەڵی وازم بە خۆتان لە هەمووان خراپترن لە ئەو نوقتەیە یعنی هەموومان دەزانی ڕوانگەی جەنابتەوەیە کاکادرەوە لە ڕوانگەی جەنابتەوەیە بەڵام ئەوەی واقع بێوانیە دوورە لە ڕاستیەکان. کاج خۆم نەک لە کۆگۆ لێچێتی وەڵی خەڵکەس شاری نادەبران بەخۆم 9 ساڵ لە ژێر دەسەڵاتی پارتی وێچێتی ژیامە حزب لە ئەلف لۆیای تەدەخل دەکە پێویست ناکە یعنی ئەو ئەلفوبایە تەسکیە تەعین بوون هەموو پارتی خەڵک هەموو لە پێغەمبەر کە خۆشەویستی خوایەکە هەموو لە ئەو رازینین ئێمە خۆیمەش ئەگەر هەموو لە ئێمە رازی من کەواتە بەسەندەی شتێکە کاک عوسمان کاک عوسمان بە قوربان یعنی زانیتە نەکەر ئەنگۆیەکێتیش وایە چاوەکەی من یعنی هەردوو دەڤەر یعنی حزب تەدەخل زۆر لە کاری حکوومەت دەکە خۆرە حکوومەتەی خۆیانە بەس ئەنگۆ بڕیار دەدەن حزب تەدەخل دەکە بەر حاڵ ئەتوو نەفی دەکەی ئەگەر حکوومەتی خۆمان بێ بۆچی دەدەخل دەکەی وەکو جەناب دوتی ئەو وەزیرانە هەموو کادری پاردینە حەقی خۆمانە ئەمە یەکەمی ئەنگۆ دەتان پێشنیاز بدەن ئەنگۆ پێتان بەس پێشنیاز بدەنە حزبەکەی خۆتان لە حزب بدەنە وەزیر پێشنیازیش نادەین کاکە ئەمە حکوومەت لەسەر ڕێڕەوی خۆی وا دەڕوا هیچ کێشەیەکی نیە لەسەر سکەی خۆیەتی وەڵڵاهی خەڵکانێکشان عەزیز بەو حکوومەتەوە دەکەن هەموو شتێکی موچە نیە موچەش دەزانی چێتن دەستکاری و موچێ دەکات لە بەغدا وەکو دەڵێن کرمی دار لە دار نەبێتن 100 ساڵ بەس کاج خۆم کاک عوسمان بە قوربانگەر ئێستا بەغدا خەلە لە چی هەبیتن بەنمونە من ینی لە وردەکاریانە زۆر نازانم بەس کاج خۆم دوسێ مانگە باش ئەوە دامان ناو قسەی تو ڕاستە بەس کاکە 20 معاشی خەڵک خەڵدارنی پێشترێ هەمووتان خوارد یعنی هەمووتان خوارد بەڵێ خۆ پێشترێ
نەخۆرە ئەدیرۆ کەنجار ژیرەکەکە نیوەی بەشێک لە مامۆستاکان مردن بەشێک لە مۆزەف مرد بە قوربان یعنی کاکادر ئینسان ئەگەر خۆی بە باوک دابنێتن حەز دەکاتە هەسی داواکاری نەوەکەی و منالەکانی تێ هەموو جێبەجێ بکەتن بەڵام کە سەرۆ وەکو باوک وایە هەرچی پێ بکە هەرچی لە دەستی هەبێتن کردێتی ئەوەی نەکرایە دوژمن نێهێشتێ کورە براکەم دان کاج خۆماز بین پارتی وێچێتی مەسوولەکان هەموو خاوەنی ملیارەها دۆلارن و قەڵچرە و پەڕی خراپیدا هەر ڕۆژێ لە ڕۆژنامەیەکی بیانی بەخشر دەکرێتەوە 2 ملیار دۆلاری هەیە ئەوە خەنەی هەیە ئەوە قەسرەی هەیە لەوەی لە چیان بوو براکەم ئەگە دزی لە قوتی ئەو خەڵکە نەبیتن منیش دەتوانم بڵێم کە قادر کاکە لە ئەمریکای دەیان شت بڵاو کراوە خۆ بە قسە نییە نە یانیە تو دەبینین کاچ خۆم ژیانی مەسوولەکانی خۆتان لە پڕێک دەبینی قەسرەی هەیە بەم بەو مەعاشەی پەیدا بووە ئەو هەموو سیارە هەیە بە مەعاشێ ئەو پارەی قوتی ئەو خەڵکەیە دەدەزرێ ئێستا ئەو هەموو تەنکەرە نەفتە ئاودی دەکرێتن پارەکەی لۆ چێ دەڕواتن بە قوربان نەفتی ئێنزالە لەبەردەستی چێ لە دەست حکومەتیانە دەست کوڕەکەی مەسعود بارزانیە باز بێنن دێشت نظامە لەی خەڵکدا ینی ئەو قسە دەگەن کە ئەنەما خەڵک لە سەردەمی فەنتەلۆسە بە قوربان خەڵک باش دەبینی نەوت ئاودی دەکرێ هەزاران کاری تجاری دەکرێت بەڵێ خەڵک ئەوانە ببینی خۆ ئەویش چاوی هەیە و ئاقلیشی هەیە مێشکیشی هەیە دەتوانێتن دەنجی بەو حیزبە نەیدایە بە قوربان سەتا هەمیشە ئێمە پێشەڕەوین بۆ ئەوەی ئێمەیە خزمەت دەکەین خەڵک گەشتا ئەو حەقیقەتە کە تەنها پارتیە خزمەتی ئەو خەڵکەی دەکات کاتت زۆر باشە باش بەس ئاخر لەبەیان بێ وەزەتان باشە 173 دژی پارتی وێچێت یان 165 بایکۆتی کردی و 670 زڵتان دەنجیدایە باشە براکەم زۆر سوپاس ئێستا 6 بایکۆتی کردیە برایە ئەنی خەڵک لەو پەڕی بێزاریە لێتان بایکۆتی کردیە ئەویت کەس بە دەنگدان و تەزویرەوەتان کردیە کاتەش خۆش قەپاتشی کرد